بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد بنراني برزي كناولي آسماني آموشگاري لإواريكي تر لإواركاني آموشگاري لخزمتنا أبين سبارت بابتشي گرنگ و یەکێک لەو بابەتانی کە پێویستە ئامۆژگاریە شەرعیەکان بزانین لەبارەیانەوە ئەویش بریتیە لە دەستپێکردنەوەی خوێندن و هەروەها پرۆسەی خوێندن کە لە وڵاتی خۆمان لە چەند ڕۆژی داهاتوودا دەرگای قوتابخانەکان بەڕووی خوێندکارانە ئەکرێتەوە جا هەر لە ئیبتیداییەوە هەتاوەکو قۆناغەکانی تر یەک بە دوای یەک دەرگای خوێندگاکان ئەکرێتەوە پێویستە بزانین کە ئایا ئەرکی سەرشانی دایک و باوکان چییە بەرامبەر خوێندکارەکان و خوێندکار ئەرکی سەرشانی چییە بەرامبەر خوێندنگە و خوێندن و مامۆستاکەی و هەروەها مامۆستا خۆشەویستەکان ئەرکیان چییە بەرامبەر بە خوێندکارەکان و هەروەها ئەرکی حکوومەت و دەسەڵات و لایەنی پەیوەندیدار بەرامبەر بە خوێندگاکان چییە ئەمانە و چەند پرسیار و بابەتێکی تر سەبارەت بە پرۆسەی خوێندن ئاراستەی مامۆسای بەڕێز و میوانی ئەم ئێوارەیەمانەکەین کە بەڕێز مامۆستا عەتا پێنجوێنیە زۆر بە خێراتنی مامۆسای بەڕێزەکەین مامۆستا گیان بەخێر بەسەر چاومان مامۆسای خۆشەویست ئاشکرایە کە خوێندن هۆکاری فەقەراتی پێشکەوتنی هەموو گەل و میلەتێکە لە وڵاتی خۆشمان لە ڕۆژانی داهاتووە خوێندگاکان بەڕووی خوێندکارانە ئەکرێتەوە ئەمەوێت سەرەتا ئاماژەیەکمان بە فەزڵی زانست و خوێندن و خوێندەواری بۆ بکەیت. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. ئێمە بەڕاستی یعنی خەڵک هەڵەتێ نەگا ینی لە ئاینەکەی خۆی لە دینەکەی خۆی و خەڵکێکیش مەسەن ئەگەر غەیری موسڵمانیش ئەگەر بە هەڵەتێ گەیشت بن کە ئاینی ئیسلام دوژمنی زانست و زانیاریە ئەمە بەڕاستی هەڵەیەکی گەورەی و خۆگێلکردنە. ئەگەر بچین قورئان بخوێنینەوە ئەگەر بچین فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بخوێنینەوە بەڕاستی هەمووی ئاماژەکردنە بۆ خوێندن. یعنی ئێمە زانین کە هەموو خەڵکی ئەم وڵاتەی ئێمە وەکو عێراق کە زمانێک وە کە مەنهەجمان هەمووی یەک بووە وەختی خۆی کە ئاینمان ئەخوێن اقرأ باسم ربك الذي خلق يعني سورة العلق لەوێ ئەمان خوێن ئەو چەند ئاەتە پیرۆزەی سەرەتای بەمە بەس دانرابوو لەناو کتێبی ئاینە لەبەرەوەی کە ئەو قوتابیە بزانێت لە سەرەتاوە کە دێتە خوێندن ئەم خوێندنە خوا پێی خۆشە دینەکەمان یەکەم وشەی لە چی هاتووە لە خوێندنەوە هاتووە جا بۆ یعنی جبریل سەلامی خوای لێ بێ کە هاتووە بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سلم بە کەلیمەی ئیقرا دەستی پێ کردووە یعنی کەلیمەی ئیقرا بسم الله الرحمن الرحیم کەی دوای ئەوە بریتی بۆ لە ئیقرا یعنی بخوێنە لە قورئانە زۆرێک باسی عیلم و زانست و زانیاری کراوە يعني بأندازة خواهي قرأ فرمي قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون أي محمد توبيان بفرمو با علم فيربن صلى الله عليه وسلم آية أو كسيك أزاني علمي هي شارزاية آستي هيش يكالي قالوا كسيك نازاني آستي يعني يقنية يعني وما استفهامك بالراستي إنكاري بو أويك همو كسيك بزاني كسيك شارزاية خوا خوش يوي وكسيك إشكال شارزابي خواهي قرأ بي خوشك شارزابي خواهی گەورە پێی خۆش نییە کەسێک خوێنەواری نەبێ پێی خۆش نییە کەسێ بتوانێت فێر ببێ بەڵام نەچێ فێر بێ تۆ باسی پێغەمبەر صلی الله علیه و سلم مەکە کە خۆی خوێنەواری نەبوو ئەمە بەستێکی تایبەت هەیە کە خواهی گەورە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم دانەوە ئەمەیان خصوصیاتێکە کرێ کاتێتر باز بکرێ بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم لە زاری خۆیەوە کە ئاەتە پیرۆزەکان هاتوۆتە دەرەوە کە جیبریل بۆی هێنا و ئەویش فێری ئەمەی کردووە ئەو هەموو فەرمودەیە خواهی گەورە لە قورئانە فەرمێ وەقل ربی زدنی علما بەڵێ ئەی پەروەردگاری من علمم زیاب بکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمیەتی فضل العالم على العابد كفضل على أدناكم نمونەی کەسێک کە عالم و شارەزایە بەرامبەر کەسێک کە بەس تەنیا خوا پەرستێ بە عیلمەوە نایپەرستێ وەکو نمونەی من وایە بەسەر کەمترینتانەوە یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەمترین کەس لە ئێمە کە نرخی لای خوای گەورە کەمترین بێ چەنە ئەوەندە فەرقی کەسێکی عالم و کەسێکی عابد هەیە بەڕاستی و ئەو کەسێک کە بچێ عیلم بخوێنێتەوە یاخود علومی شەرعی بخوێنێتەوە تێ ئەگا لەوەی کە عیلم تەنیا علومە شەرعیەکان نییە یعنی وەختی خۆی زانایانمان کاتێک کە پێیان وتراوە زانە
علمي يعني الرياضيات ينزاني ولا علمي فيزياء لا علمي أرض لا علمي جغرافيا يعني لب علمانية هم شارزايانة ولا التاريخ شارزايانة ولا اللغة شارزايانة وبدر لهم علوم مكان شرعش بويا فرمويانا أم علمانيك وكو لاين الشرعية كو دينكية وكو عقيدة وبيروبا والركية أما فرزي عين أبي حمو كسبيزاني أو علمشك بو نمونه وكو أمانيتر بونا علمي بزانستي بزيشكي فيزياء كيمياء رياضيات تاريخ أمانة همي كأمر علومي متداول هم عن ضرورين بيو اسمانو لا خوندن كان خوندري أمانة وتوانا فرزي كفاية وتوانا فرزة يعني أمشي بمشي أنو تو فرز يعني بالراستي إنسان بخوينه إنسان شارزابي بلوبايكي زور قوري لا إخوي قوري هيا بأندازية بيغمص صلى فرمي وإن العالم لتستغفر له كل شيء حتشيشتا أستغفر الله يبوك حتى الحيتان في الماء حتى ما سيلا ناو درياك داولي خوشبوني بوك يعني الريزي هي تقديري حتى لا أوانش حتى النملة في جحرها شو إنسان كعلمي هبو يعني زانيانا فرم باشا يعني شيء ماسية لويا إنسان علمي يبو ماسيكش وأقريك الرحمي بيك إنسان علمي يبو حيوان واسر بريك الرحمي بيبك أو تا مثلا مرة سيدي أوروبا كا حيوان كهربائي أين حيوان أخنكينن حيوان هربزينوي أقري بيونين إيه بل بروي علمي إخوانا ناس يبوه بلام تقول لدينك إخوة معنا في غمص عظم فرمي وإذا قتلتم فأحسنوا القتلة حيوانك أكوجنوا بجواني بتشاكي سري ببرن وليحد أحدكم شفرته بايجك تنشق وكيتيش بك وليرح ذبيحته بو أويك ذبيحك بمرتاحي خوينك يدرشي كأجلك يوسري بره أو يعني سيركي مجالكاني زانس شو تهمو لا يكوا إنسان أجر علمي هبو زانس خواز بو حتى أجلكانيش داولي خوشبوني بوك شوات ما مصاجان أو مالانيك خوندکاریان هەیە بێگومان ئەمڕۆ الحەمدولله کە خوێندەواری بەرەو پێش چووە بەو شێوەیە کە کەم خەڵکی خوێندەواری نەبێت کەم ماڵ هەیە کە قوتابیەک و دوان یان زیاتریان کەمتری نەبێت لە قوتابخانەکان ئەرکی سەرشانی دایک و باوکەکان بەرامبەر بە خوێندکارەکانیان چییە؟ یعنی چی بکەن بۆ ئەم خوێندکارانە سەرکەوتوو بوون لە خوێندنیان ئاگایان لە خوێندنیان بێ چه ئەرکێکەکەوێتە سەر شانی دایک و باوک لەم بوارەیە؟ طبعا ئێمە هەمومان خوێندکارمان هەیە و خۆمان خوێندکار بووین دوجار کابین بە دایک و باوک بەڕاستی زۆر مهمە یعنی ئەو پرسیاری جەنابەت چۆن وا بکەین یعنی خوێندکارەکانمان بتوانن خوێندکارێکی سەرکەوتوو بن قۆناغەکانی خوێندن ببڕن بە سەرکەوتووی پێش هەموو شتێ بەڕاستی ئەبێ ژینگەی خوێندن هەبێ ژینگەی خوێندن تو ئەگەر بتوانیت یعنی هەموو دایک و باوکێک شوێنێکی تایبەت ژینگەیەکی بێدەنگ ئارام مناسب گونجاو بۆ ئەم قوتابی خۆی دابنێ زۆر باش پێداویستەکانی خوێندنی بۆ یعنی جێبەجێ بکە ئەمە یەکێکە لە واجباتەکان بەڕاستی یعنی قوتابیە کە ئەچێتەوە ئەبێ قەڵەمی پێبێ پێنووسی پێبێ ئەبێ ئەو کتابانی کە پێویستە بۆی بکڕێ ئەبێ دەفتەرەکانی بۆ بکڕێت یانووسەکان هەموو یعنی ئەوەی کە پێداویستی خوێندنە لە دوای ژینگەکەەوە ئەبێ بۆی جێبەجێ بکە سێهەم هاندان و لێپرسینەوە یعنی حەقە هەموو دایک و باوکێ باسی گەورەی خوێندن بکە ئێمە لای خۆمان کە یعنی باسی قوتابیەک بۆ مناڵە بوازە لە خوێندنە ئەڵە جاخۆ کاکە بی بەچی لە وڵاتە کاکە تۆ لە ڕاستیان ناخوێنی بۆی بی بەچی یعنی ئەوە هەدەفی ئەساسی نییە ئەخوێنی بۆی عیلم فێربی یعنی مە ئەساسەکەیە باشە تۆ گەر سەیر بکەی جاکەواتە ئەم هەموو قوتابی مزگەوتە بۆچی ئەچنە مزگەوت سەیرەکەی قوتابی مەکتەبە کە چێ لە مزگەوت دەرسە خوێنێ ئایا بۆچە بێ بە مامۆستای مزگەوت نا بۆچێ کە عیلمەکە فێر بێت چکەم عیلمە شەریفە عیلم شەریفە بەڕاستی ڕێزدارە کەواتە تۆ ئەبێ هانی بی بۆ ئەوەی کە عیلم چەند گەورەیە زانست چەند گەورەیە تۆ چەند گەورەی کە یەک بە دوای یەک قۆناغەکانی خوێندن ئەبڕیت ئەم هاندانە زۆر مهمە دووهەمین لێپرسینەوە یعنی دایک و باوک پێویستە لە سەریان کە سەردانی قوتابخانە بکەن بپرسنەوە لە قوتابیەکانیان ئاستا قوتابی وە هەیە هەر ناچێت بۆ مەکتەب غایباتی زۆرە دەرسەکان ناچێتە ژوورەوە لە ناو کچانیشە ئەوە هەیە ئەی نابێ من دایک و باوکە بچن بپرسنەوە لەبەرەوەی کە بەهۆی سۆشیال میدیاوە بەڕاستی پەیوەندیەکان زۆر ئاسانن زۆر ئاسانە کەسێک پەیوەندی بکە لەگەڵ کەسێکی ترە مەوعید دابنێ بۆیە ئەکرێ مەسەلەن تو وابزانی قوتابەکەت لە مەکتەبە لە خوێندنگەیە کەچی واژ نەبێ بچۆ لێی پرسەرەوە
ئەکرێ کتێبەکان بێنێتەوە بۆ ماڵەوە بەڵام نەچوو بێتە خوێندنگە و نەچوو بێتە ناو دەرسەکانی بۆی لی پرسەوە و هەندێک کات کە ئەچیت ئەسڵەن پێی مەڵێ من ئەمڕۆیەم بۆ قوتابخانە کاتێک بچۆ پێی مەڵێ بزانی ئایا تەواجودی چۆنە ئامادەبوونی چۆنە لە ناو قوتابخانە لە دەرسەکانە چۆنە حتا یعنی بزانی ئەم کەسە چست و چالاکە لە ناو خوێندنگەیان نە یعنی ئێمە کاتێ زمانێک بووە کە مامۆستا بووین لە پرۆسی خوێندن و دەرسمان وتۆتەوە قوتابیمان هەبوو خەوی لێکەوتۆ لە دەرسە بۆچی وایە یعنی بێ ئەم تەلەبەیە بۆ خەوی لێیەکەوێ تەلەبەکە بڵێ گێژیش نییە بڵێ کەسێکی گێژ بێ دایمە خەواڵ و بێوانە نە ئێستا هۆکار ئەوەیە شەو نەخەوتووە ئێم دایک و باوکە ئەگەڕێنەوە بۆ واجبی یەکەم ژینگەکە ئەبێ ژینگەیەکی وای بۆ دائەنێ بێ ئینتەرنێتەکەشی لێ بسەنی بەڕاستی مۆبایلەکەش هەموو شتێ بە بەرنامە یعنی ناکرێت تۆ خۆت بچی بخەوی بەڵام مناڵەکە و تا سەعات سێ شەو تا نوێژی بەیانی خەریکی چی بێ خەریکی ئینتەرنێت و مۆبایل بێ و لەو لاوە سەعاتێ بتوانێت بخەوێ نەخەوێ بچێەوە مەکتەب خەوی لێ بکەوێ یان بە معنایەکی تر چاوی لە مامۆستای بەڵام مێشکی خەوتووە ئاگای لە جەستەی هیچ توانای قوتێکی نییە بۆ گوێگرتن لە مامۆستاکەی بۆیە بەڕاستی ئەمانە پێویستە کە دایک و باوک بۆ خوێندکارەکانی خۆیانی بکەن هەر لە ژینگە هەر لە لێپرسینەوە هەر لە پێداویستەکانی قوتابخانە هەر لە سەردانیکردن و هاندان و ئەوانە هەمووی ضرورەتە بەڕاستی وازدەهێنانیان ئەوەی لێ دەرەچێت کە قوتابیەکە واز بێنێت لە خوێندن شباتەوە مستەجان هەر لە سەر وەڵامەکەی جەنابێت قوتابیمان هەیە خۆی تەمبەڵە خۆی ناخوێنێت ڕەنگە دایک و باوکیشی لە شوێن و مەکانیانە شوێنێکی وایە نەبێت بۆ نمونە ماڵمان هەیە 6 قوتابی هەیە ڕەنگە ئاسان نەبێ بتوانێت 6 شوێنی تایبەت دیاری بکە بەڵام تەمبەڵێکی خۆی بەوە ئەشارێتەوە ئەڵێ منی شوێنی تایبەتم هەبوایە دەرەچووم ئەمە پێویستە قوتابیان نەیکەنە مۆزوعێک بۆ داپۆشین تەمبەڵەکەی خۆیان هەوڵ بن دایک و باوکیش بە پێی استیطاع و توانات توانای ئەوەی هەبێت کە شتەکە چییە ینی مامۆستای بەڕێز کە ئەڵێن ژینگەیان بۆ بخڵقێنن دایک و باوک لەو کاتانی قوتابیەکان بە بەرنامە ئێستا بۆ ئەم 2 سەعاتە پێویستە هەر شەشتان تۆ جەنابەت فەرمووت با نمونەی شەشەکە وەرگرین 6 قوتابیە هەریکیان لە ئاستێکی جیاواز یەکیان بۆن من لە زانکۆی ئەدوانێ نە زانکۆیە یەکیان لە ئامادەیە یەکیان لە بنەڕەتی یەکیان لە سەرەتاییە هەمویان بە هەند وەرەگری بۆن مە تەلەڤیزۆنەکە کوژێنینەوە ئەو ئێستا ژینگەیەکی بێدەنگ دەرچوو ئەگەر بڵێ وەڵام منە بێ ژووری خۆم مەبێ ئەخۆ تۆ چل قوتابی لە پۆلێکایە ئەیچا چۆنە بێ هەر خۆ پۆلێک یە قوتابیتیان نییە یعنی ئێمە ناڵین بۆ نمونە قوتابیەک بە تەنیا لە ژووریەکا بێ کە ئەڵین ژینگە بۆ نمونە ناکرێت تۆ قوتابێک و سەعیب کا لێرە خوسەری فیلم کەی فیلم سەرنج ڕاکێشە تۆ ناتوانی یا بۆ نمونە گۆرانی ئەخیر سەودکەیت و لێرەشەوە قوتابێک و بە تەمای بڵێ بۆ سەعی ناکەی دەیسەی کتێبەکەت کە لێی تووڕەبی کاکە ناکرێت تۆ ژینگەکەی خوێندن نییە بەڕاستی فۆن ئەبێت تەنسیق هەبێت تێگەیشتن هەبێت لەناو عایلەیە بووی کە ئەم ژینگەیە بڕەخسێندرێت هینا قسەکەی جەنابەت واقعە ئەو بکری ئەتوانن بەس هەیە یعنی وەکو شتێک بیان وەگرێ مامۆستاجیان ئێمە طبعا کە جەنابەتمان داوەت کرد بۆ ئەم ئێوارەیە سەبارەت بە پرۆسی خوێندن بەشێکی مەبەزدار بوو کە بەڕێستان ساڵانێک لە قوتابخانەکان مامۆستا بوون و ئەزمموی مامۆستاییتان هەبووە ئێمە مۆسای بەڕێز ئەتوانیت ڕوونکردنەوەمان بۆ بی لەسەر ئەوەی کە ئایا قوتابی ئەبێت چۆن بێت بەرامبەر مامۆستاکەی کە ئێوە خۆتان لە قوتابخانە بوونە لە خوێندنەوە دوای ئەوەشکە قوتابیتانە بەردەسا بووە کام قوتابی مەحموودە کەسێکی خۆشەویستە لای مامۆستاکەی چۆن بێ بەرامبەر مامۆستاکەی کە پێویستە لەسەری وابێت طبعا لە قوتابخانە دووشت هەیە لە ڕاستیە یعنی دووشت لە مامۆستاوە دەرەچێ و قوتابی پێویستە دووشت فێر ببێ پەروەردە و فێرکردن التەربیە والتعلیم هەر وەزارەتەکە پێوترێ وەزارەتی پەروەردە ینی پەروەردەکردن ئەمەوێت ئەو پرسیارەکەم بە پرسیارێک لە کۆتاییە تەربیە دەستخۆش یعنی بەسمانەوەیە مامۆستا ئەم دووشتە ئەبەخشێتەوە لە قوتابخانە پەروەردەیەکی جوان و زانستێکی باش قوتابیش بە هەمان شێوە ئەبێ بە پەروەردەیەکی جوانەوە چێ بۆ قوتابخانە ئێمە هەمیشەکە لە قوتابخانە بووین ئەو قوتابیەمان خۆشەویست کە لە وانەکانیە کە کاتی مامۆستا واناڵێتەوە کەسێکی گوێگر بێ ئەو کاتی کە مامۆستا ئەڵێ بنووسن ئەو بنووسێ ئەو کاتی کە ئەڵێ گوێ بگرن ئەویش گوێ بگرێ ئەو کاتی کە مامۆستا دەرس شەرحەکە ئەو مامۆستا هەز بکە کە ئەم قوتابیە بەڕاستی ئەیەوێ فێر ببێ ینی تام و چێژێک وەرەگرێت لە زانستەکە خەیاڵی لای وانەکان بێ حتا یعنی هەندێک کات مامۆستا کە تووڕە ئەبێ لە قوتابیەک ئەم قوتابی هەڵ نەشاخێتەوە بە مامۆستایە
ئەم قوتابیانەمان خۆشەویست ئێمە و بەردەوام ئەم قوتابیەکی سوپاسکرا و مەحموودەوەکو تۆ وتت یعنی قوتابیەکە کە بەڕاستی یعنی دایمەن مامۆستا سوپاسیەکە و قوتابیەکی سەرکەوتووە و هیوای پێیەتی بەڕاستی چونکە تۆ ئەو شاعیرەکە ئەڵێ قم للمعلم وفيه التبجيل كاد المعلم أن يكون رسولا يعني مامۆستای ما بێ ئاوا لێی تێبگەین بەڕاستی مامۆستا ئەو کەسەیە کە تۆ ڕێزی لێگری کە تۆ تەقدیریەکەی بۆ لەبەرەوەی کە خەریک بوو مامۆستا خوار ڕەوانەی کە وەکو پێغەمبەرێک یا لە پێغەمبەری مە صلی الله کە هاتووەکو مامۆستایەگات و حەقیقەتەن مامۆستامان ئێمە چۆن ڕێز لە مامۆستاکانمانەگرین ئەو ڕێزە عیبادەتە بەڕاستی ئەو ڕێزە عیبادەتە بۆیە قوتابیە بێ یعنی قوتابێکی بە ئەدەب و بەڕەوشت بێ خۆی بە کەم بزانێت لە ئاستی مامۆستایە گاڵتە بە مامۆستانەکە خۆی بیر کاتەوە ڕۆژێک ئەویش ئاوا قسە بۆ خەڵکەکات چۆن پێی خۆشە یعنی خەڵکەکەی بەرامبەری چۆن هەڵوێستیان بێ لەگەڵی ئەم قوتابیەش بە ئاوا سەیری مامۆستاکەی بکە زەم و غیبەتی مامۆستا نەکە جنێو بەلای کۆمەڵگەی خۆمانەیە یعنی تەلەبە زۆر طەبیعیە بەلای جنێو بە مامۆستا بە ئێوە گوناحە جنێو کەی ئیشی مسلمانە جنێو تاوانی گەورەیە پەنا بەخوای گەورە و مسلمان جنێو فرۆژ نییە بە تایبەتی جنێو بە کێش بۆ مامۆستایی کە فێری زانست و زانیاریتەکە ئێوە لای خوا هەر زۆر گەورەیە بەڕاستی یعنی شتێکە ناپۆشرێ حەقیقەتەن قورسە بۆیە قوتابیەکی باش قوتابێکی بە ئەدەب قوتابێکی گوێگر قوتابی ڕێز لە مامۆستاکەی بگرێ قوتابیە کە مامۆستا ئیزعاج نەکا کە بە عەزیەتێکەوە هاتووە یعنی مامۆستای وا هەیە ڕۆژی 6 دەرسەڵێتەوە بە 6 پۆل هەر پۆل لە 40 قوتابی تایە وانە تۆ ئەمە حسابکە یعنی ڕۆژانە تۆ چەند کەس ئەبینی 200 و ئەوەندە تەلەبە ئەبینی یعنی جاری وایە باوکو دایکێک بەدەست دوو مناڵەوە ناڕەحەتن لە ماڵەوە ئەم ڕۆژی 200 تەلەبە ئەبینێ کەواتە ئەم ئایا نابێم قوتابیە کارێک بکە کە مامۆستا حەز کا بێت دەرسی پێ بڵێ یان مامۆستاکە یعنی ئەوەنە تەلەبەی خراپی تیا بێ حەز نەکا بچێ بۆ ئەو پۆلە بەڵێ خوا پاداش بێت مامۆستاییان مامۆستاجیان وەکو ئامۆژگاری قوتابیەکانت کرد کە چۆن بن بەرامبەر مامۆستاکانیان تا سەرکەوتوو بن و خۆشەویستیش بن بە هەمان شێوە قوتابیش کۆمەڵە مافێکی هەیە بەسەر مامۆستاکەیەوە ئایا مامۆستایان ئەبێت چۆن بن بەرامبەر خوێندکارەکانیان بە تایبەتی کە لە هەندێک قوتابخانە ئەبینین کە هەندێک مامۆستا یعنی جیاکاری ئەکەن هەم لە وتنەوەی زانستەکە یعنی ئەگەر چی بۆ ماڵە بۆ لای بە پارە پێت بڵێ نرخێکە و ئەگەر لەوێش پێت بڵێ ئاسانتر و یعنی شتەکە وەکو چۆنە بەڕێ ئەکا و هەندێک مامۆستاژ هەن کە زۆر جار پێوەریان بۆ هەڵسەنگاندنی قوتابیەکان لە دەرەجە پێدانا پێوەرێکی حیزبی و سیاسیە یعنی لەلایەنەکەی خۆی بەیان کەسێک بناسێ إلى آخره کۆمەڵێک لەم شتانە هەیە کە خڕوقاتن کە گەندەڵین بەڕاستی مامۆستاکان ئەبێت چۆن بن بەرامبەر بە قوتابیەکانیان یعنی ئێمە زانین لە هەموو وڵاتێک لە دنیا مامۆستا موچەی هەیە مامۆستا نابێ یعنی بۆ موچە مامۆستا بێ یعنی هەدەفی یاخود ئامانجی ئەوە بێ کە قەدری علم و زانست و زانیاری لا هەبێ چەند گەورەیە تۆ ئەم زانستە شەریف و ڕێزدارە فێری ئەم کەسەیەکی دەبێت پێش ئەوە بخوێنرێتەوە کە ئەمەی خوێند و کاتە سەرەکی کەسێکی دڵسۆزە بێ بەڵام ئەگەر لەبەر موچەکە کردی سەیرەکەی هەر لە کۆڵ خۆی چەند کەلیمەیە قسەیەکا بچێتە دەرەوە نەخۆی توانێت ئیسفادە بگەێ نە قوتابیەکەش توانێت ئیسفادە بکە یعنی بۆیە بەڕاستی مامۆستا ئەبێ زۆر دڵسۆز بێ ئەبێ مامۆستا نەچێتە دەرەوە لە پۆلەکە هەتا قوتابیەکانی تێگەێنێ چکە ئەگەر وای نەکرد خیانەتی کردو بەڕاستی بەڵێ مامۆستامان هەیە بیزەبت مامۆستا هەیە دەرس شەرحەکە بە تایبەتی لە پۆلە کۆتاییەکان و پۆلی 12 ئەوانە ئەڵێ ئەمە هی خصوصیە یعنی ئەمەی تایبەتە بێت لە ماڵەوە بێ پارەیەکم بیتێ ملیۆنێکە یا ملیۆن و نوێکە یا 2 میلیۆنە بە تایبەت پێت بڵێم یعنی ئەمە هی ئەوە نییە ئەمە حرام ئەمە خیانەتە یعنی پارە چیە دەوری چیە پارە مامۆستا الحەمدولله هەمووی موچەی خۆی هەیە و هەمویان کەم تا زۆر ماڵی خۆیانیان هەیە سیاری خۆیانیان هەیە خێزانداریان کردووە یعنی وەکو پێویستیان بم پارە زۆرە نییە کە بێن پرۆسی خوێندن ئەوە ناشرین بکرێ بەڕاستی یعنی تۆ بی بڵێ ئەوە هی تایبەتە هی خصوصیە نە چۆن لە ماڵەوە بە تایبەت لەبەری پارەیەک وەرەگری بە دڵسۆزانە دەرزێڵی بە قوتابیەکە ئێستش ئەبێ لێرە بە دڵسۆزانەتر چونکە ئەمانی ئێرە بەڕاستی قوتابی فەقیری تایە یعنی قوتابی تایە کچی تایە ئیش بۆ دایکێکە بەڕاستی لە ماڵەوە تایوەرە ئیش بۆ دایکێکە کوڕی وای تایە یارمەتی باوکیە لەسەر ئیشەکەی کەواتە بێت دڵسۆزانەتر لێرە ئێمە وەکو مامۆستایان فێری زانستی
جوانیان بکەین زانستی باشیان بکەین دەرسەکە بە دڵسۆزی بڵێینەوە و هەروەها پەروەردەیەکی جوانیشیان بکەین وەکو مناڵەکانی خۆمان جیاکاری لەوانەیە هیچ قوتابیەکان نەکەی نە فەقیر نە دەوڵەمەند بۆ هەردوو لایەن باش بی بە هەموو ئاستێک بە ئاستی ئەو قوتابیانە هەمووی قسە بکە ئوسلوبی بگۆڕێ تەختەیەکی ڕەنگاوڕەنگی جوانی هەبێ بە ماجیکی ڕەنگاوڕەنگ بنووسێ نەخشونیگاری جوان بکە لەناو تەختەکەیە لەسەر ئەوەی کە لەسەریە نووسێت تا و کاتی سەرنجی قوتابیەکان ڕابکێشێ بۆ لای خۆی یعنی دوجار قوتابی حەز بکە کە سوپاس بخۆ ئەمڕۆ دەرسی فڵان مامۆستامان هەیە نەک بڵێ بەخوا دەرسەکەی وشک و ناخۆشە بەڕاستی مامۆستایەکی تونگ و تیژە بەڕاستی مامۆستایەکی ئیهمالە بەڕاستی مامۆستایەکی لەو نەوعەیە نە قوتابی حەز کە ئەم مامۆستایە وەکو باوکی چۆن ڕێز لە باوکێگرێ نەبەو شێوە ڕێزیش لە مامۆستاکی خۆی پاداش بەت مامۆستاگیان مامۆستاگیان ئەرکی حکومەت و لایانی پەیوەندیدار وەکو بۆ نمونە ئەو وەزارەتەی کە تایبەتە بە خوێندن بە هەموو پلەکانیەوە ئەوان ئەرکیان چیە بەرامبەر بە خوێندنگاکان بەرامبەر بە خوێندکارەکان یعنی ئمە زۆر جارە بیسین بۆ نمونە خوێندنگاکان زۆرێکی هەیە کە لە ئاستی پێویستانیە بۆ خوێندن یاخود وەکو پێویست خزمەتی قوتابی ناکرێ لەگەڵەوەشا داوای بەرهەمی زۆر لە قوتابیەکرێ ئایا حکومەت چی لە سەرشانە بۆ قوتابی بیکە هەتاوەکو ژینگەیەکی وای بۆ بڕخسێنە کە ئەم قوتابە سەرکەوتوو بێت لە خوێندن بەڕاستی ئایا حکومەت ئەویش بەرپرسیارەتی هەیە بەرامبەر بە خوێندنگاکان و بەرامبەر خوێندکارەکان بەرامبەر مامۆستاکان چۆن لە ماڵەوە بێ ژینگەیەک هەبێ ژینگەیەکی گونجاو بۆ ئەو قوتابیە کە بتوانێت بخوێنی و ئەرکەکانی جێبەجێ بکە بە هەمان شێوە بێت لە قوتابخانەش یعنی ژینگەیەکی گونجاو بێ بۆ خوێندن بەڕاستی ینی بۆ من لە کاتەکانی گەرما ئەبێ مکەیەفی تیا بێ ینی پۆلەکە مکەیەف بێ ینی بەپی ئەوە بێ کە قوتابیەکە ئەیەوێ بۆ مە فێنک بێ لەو کاتانەیە کە زستانێکی ساردە بە تایبەتی لە شوێنە دوورە دەستەکان یعنی مکەیەف بێ بۆ اعتیباری کە گەرم بێ قوتابیەکە سەرمای نەبێ یعنی نەلەرزێ لە سەرمایە کە نەزانێ مامۆستا چێڵە و چی ناڵێ بەڕاستی پەنجەرەکان بە نەوعێک بێ یعنی کە قوتابی خەیاڵی نەڕوا بۆ دەرەوە سەوتی دەرەوە نەیەتە ژوورەوە یعنی ئێستا بەداخەوە ئەمەش بۆ خۆی لە پەروەردەیەکی خراپەوەیە قوتابی حەزەکە مەکتەب هەڵبگێڕێتەوە یعنی سەیرەکەی ئەمە پۆلێکە پلاکێکی ساغی تیان نەماوە پانکەیەکی ساغی تیان نییە پێیان کرێ شوشەکانە شکێنن تەختەکان هەمووی نووسراوە کورسیەکان هەمووی خراپ کراوە ئەمانە خراپن یعنی بەڕاستی یعنی بێ حکوومەت طبعا ئەگەر هەر بشکری ئەمانە نەبێ عقوبەی قوتابی با بڵێ وڵا بۆیان ناگۆڕین لەبەرەوەی کە ئەمانە نە تازەکردنەوە هەبێ ینی مەسەرەن هەموو هاوینانێک کە قۆناغەکانی خوێندن بەرەو کۆتایی چووە و ئێستا قوتابی لە ماڵەوەیە حەقە قوتابخانەکانەمی نۆژەن بکرێنەوە هەتا و کاتی کە قوتابی کە ئەچێتە ژوورەوە سەیرەکە پاک و خاوێن و شوێنێکی وایە کە بە دڵی ئەمە لە کاتی گەرمایە فێنەکە لە کاتی سەرمایە گەرم و خۆشە تەختەکان تەختەی باش و پاک و خاوێن و ڕێک و پێکن یعنی سەیرەکەی تام و چێژێکی هەیە وەکو چۆن تۆ جلێکی جوان لەبەرەکەی چیتە دەرەوە ئەها یعنی سەردانەکەت تام و لەزەت و شتێکی تایبەتی هەیە چۆن ئەی مەسەرەن بە جلێکی پیسی شەوە بچیتە میوانداریەکە لە خۆت بە تەریق بوونەوە ئەزانیت یعنی خۆت پێ ناخۆشەوە ئەوانە بۆی بەڕاستی ئەرکی حکومەت زۆر مهمە لێرە یعنی چکە لە یەکەم جارە تۆوتە خوێندن بڕبڕی پشتی یعنی هەموو میلەتێکە یعنی هەموو میلەتێک بە هەموو جۆرە چین و توێژەکانەوە پێشکەوتنی لە پێشکەوتنی قوتابەکانیایەتی لە مامۆستاکەیانایەتی لە قوتابخانەکەیایەتی لێەوە بزانە هەمووی چی پۆستی گەورە هەیە لەناو حکومەتامی لەناو خوێندنگاکانەوە ڕۆشتووە کەواتە ضرورە تۆ گرنگی بەم سەرچاوەیە بی سەرچاوی ئاوەکە یەکەم جارکە لیە خۆیتەوە ئینسان پیسینەکە و خزمەتی بکرێ و پاک بکرێ جۆگەماڵ بکرێ جوان و پوخت بۆ ئەوەی کە بەرهەمێکی باش ببەخشێ مامۆستاجیان ئەتوانین بڵین کە چۆن حکومەت ئەرکی سەرشانێتی شوێنێ قوتابخانەی نەبێ بۆی دابین بکات قوتابخانەیەک خراپ بووە نۆژەنی بکاتەوە ڕەحلەیەک تێک چووە شوێنی دانیشتنی قوتابێک خراپ بووە چاک بکرێتەوە زیاتر پەروەردەی قوتابیەکان کرێ لەسەر خۆشەویستیان بۆ ئەم دەستگا خزمەتە گەورەیە کە بە خەڵکێکە کە قوتابخانەکانن کە خۆشیان بێت وەکو ماڵی خۆیان سەیری بکەن لەگەڵەوەشا لەسەر حکومەت و دەسەڵاتدارانیش پێویستە کە مافی مامۆستاکانیش بدەن واتە لە ڕووی موچەوە لە ڕووی کاتی موچەوە لە ڕووی موچەی تەواو بۆ ئەوەی ئەو مامۆستایش بتوانێت خزمەت بە خوێندنگە و خوێندکارەکان بکات بەڕاستی
کەواتە حکومەت بەرامبەر خوێندنگاکان بەرامبەر خوێندکارەکان و بەرامبەر مامۆستاکانیش بەرپرسە لەبەرەوەی ئەو لایانی تەنفیزی و جێبەجێکردن و لایانی ئەوەیە کە کاری بەدەستە بەڕاستی خۆی گەورە پاداشی خێرە بەتەمام مامۆستای بەڕێز ئەمەوێت ئاماژە بکەم بەوەی کە وەکو سوالێک ئاڕاستی بەڕاستی بکەم وەزارەتەکە ناوی ئەتەربیە و تەعلیمە ئایا تەنها مامۆستا لەسەرەتی لە ئەلیف و باوە دەست پێکە قوتابیەکە فێرکە ئەلیف بناسێ و با بناسێ و دێڕ بخوێنێتەوە ئینشایەک فێر بێت بینوسێت داڕشتێک بنووسێت تەنها ئەمە لەسەر مامۆستا مەطلوبە کە تەنها فێری خوێندەواری بکات یاخود تربیەتەکە مهمە و تربیەتەکەش لەبەی دوو قەوسا ئەبێتی تربیەتێک بێت بە دڵنیاییەوە دەست خۆش بێ یعنی پەروەردە و فێرکردن پەروەردەکە پێشخراوە واڵێن وەزارەتی پەروەردە واڵێن تربیەی سلێمانی ینی هەمیشە تربیەکە پێشخراوە پەروەردەکە پێشخراوە یعنی بەڕاستی پەروەردەکردن زۆر زەرورە زۆر پێویستە دوو جۆر پەروەردە هەیە لەلایەن مامۆستاوە پەروەردەیەکی بێدەنگ هەیە کە هەڵسوکەوتەکەی خۆیەتی کە جلو پۆشاکەکەی خۆیەتی بەڕاستی وەزائیدەن پەروەردەیەک هەیە کە فێری قوتابیەکانیەکە پەروەردە بێدەنگەکە بەڕاستی مامۆستابی هەڵسوکەوتی جوان بێ لەگەڵ قوتابیە بۆ منە مامۆستا جنێ و فرۆژ نەبێ بۆ مامۆستا تووڕە نەبێ بە نەوعێ یعنی بە کوردیەکەی بۆ شەڕەچێتە پۆلەوە نە جلو پۆشاکێکی لەبەرانە بێ پیاوان کە جێی سەرنجی هەموو قوتابیەکان بێ ینی تەلەبە بۆ مەشغوڵ بێ یا ئافرەت بۆ نمونە هەندێک جلی تەسک زۆر تەسک لەبەرەکەن ئێمە هەم خوا پێی ناخۆشە و هەم بەڕاستی بۆ قوتابیەکانیش حەقیقەتەن ناڕەحەتە سەرنجیان ڕاکێشێ ئارەزویان ئەبزوێنێ ئەمە خراپە بەڕاستی بۆیە پەروەردە بێدەنگەکە زەرورە کە مامۆستا بتوانێت یعنی خۆی شکل و شێوەیەکی هەبێ کە لە شکل و شێوەی مامۆستا بچێ یعنی بەڕاستی بە پێی مەرحەلە و قۆناغەکان ئینسان جلەکانی گۆڕێ ئێستا جلی قوتابی جیاوازە لەگەڵ جلی مامۆستایە مامۆستای وایە لەگەڵ قوتابیەکە جیای ناکەیتەوە ئەو بۆ نمونە جاری وا جلی قوتابیەکە باشترە جلی قوتابیەکە سێرەکەی پانتۆڵێکی ڕێک و پێ کابوویەکی جوانی لە پێیا سێرەکەی مامۆستا کابوویەکی لە پیایە سەگ چڕنۆقی لێیاوە ینی من ڕووشاوە یا سەرژنۆکەی دڕاوە ئەمە کەی جلی مامۆستایە وانە ئەوانە پەروەردەیەکی جوان ینی ئەم حتا یعنی ئەمە مامۆستامان هەبووە مشریف هاتووە سەرپەرشتیار هاتووە کە ماڭانە سەردانی قوتابخانەکانەکەن لی پرسیوەتەوە ینی بە هەند دوو مامۆستاوتێتی سەیری شکڵشەی ئەم مامۆستا کە چەند جوانە وەسەی شکڵشێوەی تۆش بەڕاستی ئەمە شکڵشەوەی مامۆستایەکی سەرکەوتوو نییە چکە و قوتابی سەیری تۆکە وانە یعنی ئەگەر تۆ شخصیەتی ئینسان لە جلەکانیان دەرەکەوێ حەقیقەتەن مادامە گەر بکرێ وانە ینی جلێکی جوانی ڕێکوپێک تۆ خۆت ئەچی ناشرینیەکەی خۆت ئەچی ینی جلەکان ناشرینەکەی و دوجار ئەوەی دووهەمیان یعنی بتوانێت پەروەردەیەکی جوان و ڕێکوپێکیان بکە شعوری قوتابیەکان نەڕوشێنێ ئازار نەبێ بۆ هەستیان بۆ دینیان بۆ ئەخلاقیان فێری ڕەوشی خراپیان نەکە بە پێچوانە فێری ڕەوشی جوانیان بکە نەرمونیان بێ لەگەڵیان بەڕەحم بێ لەگەڵیان یارمەتی دەریان بێ وەکو براگەورەیان بێ وەکو باوکیان بێ خیانەتیان لێ نەکە بە تایبەتی لەو قوتابخانانەی کە کچ و کوڕ تێکەڵن بە تایبەتی مامۆستایەکی پیاو کە دەرز بە کچان بڵێتەوە یان مامۆستایەکی ئافرەت دەرز بە مامۆستایەکی کوڕان بڵێ قوتابخانەیەکی کوڕانە دەوام بکە یعنی ئەمانە بەڕاستی بێ هەریکێکیان ئەو پەروەردە جوانی کە لە ناو پرۆسەی خوێندنە پێویستە جێبەجێ بکرێ ئەمیش بەڕاستی ئەوە بگەێنێ هەتاکو کاتێک کە پەروەردەکە پەروەردەیەکی جوان بوو کاتە خوێندنەکەش خوێندنێکی چاکە بەڕاستی تۆ چۆن ئەبێ بۆ نمونە کەسێک پەروەردەکەی بەڵام لەم لاوە ئەخلاقی خراپ بێ وانی ئەنی کەسێک فێر بکەی علمی هەبێ شەهادەی هەبێ بەڵام دز بێ بەڵام زاڵم بێ بەڵام خائین بێ بەڵام لی ئەمین نەبی لە دەستی لە زمانی چۆنە بێت تۆ خوێنکارێکی وا پەروەردەکەی بۆیە بێ پەروەردەیەکی جوانیان بکەیت تا کەسێکی ساغ و سەلامەت بخەیتە ناو کۆمەڵگەوە و بە عیلمێکی باشیشەوە بچێتە ناو بواری خزمەتەوە خوا پاداشباتەوە مامۆستا گیان ئەمەوێت کاتەکەمان زۆر زیاتر نەخایەنێت لە خزمەتە ئەمەوێت ئاماژە بە دوو باس بکەیت یعنی بۆ چوونی جەنابتان و لە ڕوانگە شەرعیەکەیەوە گرنگە بەڕاستی بۆ موسڵمانان ئامۆژگاریت بەرامبەر بەوەی کە پۆشاکێک جا ئەگەر بێت و لەلایەن وەزارەتەوە لەلایەن دەسەڵاتدارەوە بسەپێنرێت بەسەر
قوتابیە کچەکانە کە پۆشاکێکی ناشەرعی بێت ئایا لە ڕوانگەی شەرعەوە لە ڕوانگەی ئیسلامەوە ئەمە چ زیانێکی هەیە و خاڵی دومیش کە هەر لەم خاڵایە کۆیەکەمەوە ڕێگریکردن لە هەندێک لە قوتابخانەکان لە هەندێک لە قوتابیەکان ئەکرێت سەبارەت بە نوێشکردن یاخود گرنگی بە نوێژەکانیان و بە شوێنی نوێژی قوتابیان نادرێت کە زۆر جار هەر قوتابخانە ئەکرێتەوە ئیتر قوتابیەکان پرسیارەکەن چۆن نوێژەکەمان بکەین ئەمانە جەمعی بکەین نایڵم چین نوێژەکەمان بکەین لە کاتی شوێنی نوێژمان نییە بینیمانە قوتابی هەبووە کە لە مزگەوتەکانە پارەی کۆکردە بووی کە شوێنێک دروستکەن لە خوێندنگاکەیان بووی کە نوێژی تیا بکەن ئایا مەسەلەی پۆشاک کە پۆشاکەکە لە ڕووی شەرعەوە و هەروەها لە ڕووی کولتوری کوردەواری و نەگونجاوت بۆ ئافرەتان زیانی چییە و بۆ موسڵمانان هەیە کە وا بکەن کە فەرمانیان پێکرێت و هەروەها سەبارەت بە ڕێگریکردنی نوێشکردنیش لە هەندێک لە قوتابخانەکان ئامۆژگاری بەڕێستان چییە هەم بۆ لای دەسەڵاتدار و هەم بۆ موسڵمانانیش بەڕاستی والله جا يعني مثلا هر کەسێک بەپی دەسەڵاتەکەی خۆی لێپرسراوە بەڕاستی يعني پێغەمبەر فەرمووی كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەموو کەسێک کە خۆی گەورە لێپرسراوێتی کیاوێتی پێیاوە مسؤولە يعني خوا لێپرسێتەوە ڕایەگرێ بەرامبەر بە ئەوەی کە لە ژێردەسیایەتی و خی گەورە فەرمی وەقیفوهم إنهم مسؤولون ڕایەگرن چکەوانە لێپرسراون خی گەورە هەموو دەسەڵاتداری ڕاگرێ لە ناو ئەوانەیە وەزیری پەروەردەش ڕاگرێ وەزیرەکانی تر ڕاگرێ بەڕێوەبەری قوتابخانەکان ڕاگرێ بەڕێوەبەرە گشتەکان ڕاگرێ باوکی قوتابیەکە ڕاگرێ مامۆستاکە ڕاگرێت دوجار هەمومان ڕاگرن بۆ لێپرسینەوە یعنی ئەبێ حکوومەت پۆشاکێک دابنێ بۆ قوتابی کە پۆشاکی شەرعی بێ پۆشاکێک بێ کە پۆشاکی ینی بەڕاستی سام ڕۆسەی دەکەی لەناو قوتابخانەکانە بۆ کچان ینی چن پۆشاکێکی کورت ینی فەرزەکەن ئێوە گوناحە بۆ ینی ئەمە هەر لە ڕووی سەحیشەوە زەرەری هەیە ئەم پۆشاکە کورتە لە ڕووی سەحیشەوە ینی ئێمە لە ئەوروپیەکان بیستومانەکە ئەمە چەند زەرەری هەیە بۆ جەستەی ئەو ئافرەتە کە ئەم جەستەی ڕوتە کە گۆشتەکەی بە دەرەوەیە پاشان چەند خراپە یعنی بۆ نمونە کچ و کوڕ کە تێکەڵن لە ناو قوتابخانەیەک ئەمیان پۆشاکێکی کورتە چەند سەرنجی ئەم کوڕە ڕاکێشێ بۆ ئەوەی کە بەرەو خراپە بی با بەڕاستی کە ئەمە گەورەترین زیانێتی والله یعنی وای لێ هاتووە قوتابی خەریکە ئاگای لە خوێندن نامێنێ هەم کچەکە هەم کوڕەکە یعنی سیرەکەی خەریکە ئەڕوا بۆ ئەوەی کە خۆ دەرخستن بێ خۆگۆڕین بێ نەک فێربوونی زانست و زانیاری بێ بۆیە حقیقەتەن ئەمانە یعنی من ئەڵێم والله العظیم خوای گەورە هەمومان ڕاگرێ بە تایبەتیش تۆ کە دەسەڵاتت هەیە و پۆشاکێک فەرزەکەی واجبەکەی بەسەریانە تۆ کە زۆری لێ نەکردووی کە پۆشاکی کورد بێ کە واجبیەکەی زۆر نەکراوە لە حکوومەت بڵێ ئیلا ئەبێ تۆ پۆشاکی ئەم کچە پۆشاکی کورد بێ پۆشاکی ئەم کوڕە پۆشایەکی ناشەرعی بێ مەسەلەن بە نەوعێکە داوا بکە کە نەگونجاو بێ کە زۆری لێ نەکردوون بەس بۆچی بەلایەنە باشەکەی لەبەر ئێمە الحەمدوللا میلەتێکی موسڵمانین لە باو باپیرانمانەوە کە الحەمدوللا کەسێکی موسڵمان بووین و دیندار و ئاین دۆست بووین بە ئەو پۆشاکە بێ کە پۆشاکێکی شەرعی بێ زەی موحەد بێ بەڵام بە معنایەک پۆشاکان پۆشاکێکی شەرعی بێ چونکە پۆشاک کە ناشەرعی بوو بەڕاستی وعیدی شەدیدی لەسەر لە قورئان و حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی ڕوودبوونەوەی ئافرەت بە خۆی سزایە خوابمان پارێزێ یعنی خوای گەورە کە باسی ئادەم و حەوا ئەکا فەرمێ کاتێکە لە دارەکەیان خوارد بەدەت لەهما سەوئاتوهما وەکو سزایەک بوو بۆیە یعنی زانایانمانە فەرموون کاتی ئافرەتێک کە جلی ناشەرعی لەبەرایە وا نەزانێ ئەمە ڕەحمەتی خوایە بووی ئەمە سزای خوایە لەسەر یعنی هەر خۆی ڕوودبوونەوەکە سزای خوایە لەسەری خوابمان پارێزێ لەسەر نوێژەکە عەفوەن و لەسەر نوێژەکەش بە هەمان شێوە نوێژ بەداخەوە یعنی لە زانکۆکان الحەمدوللا زانکۆکان ئێمە مزگەوت هەیە حەقی خۆیەتی شوێن نوێژیش هەبێ بۆ قوتابیەکان بەڕاستی چونکە چواندنی نوێژ یعنی بێت مامۆستا دایک و باوک و مامۆستا خواخوای بێ حکومەت خواخوای بێ خەڵک نوێژ بکە چونکە خەڵک کە خوای پەرست خوای گەورە چییە فەرمێ فەرمێ ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنکر نوێژ ئینسان ئەگرێتەوە لە دووشت لە فەحشا و منکر لە کاری خراپ کە بە جەستە بکرێ بە ئەندامەکان بکرێ و کاری خراپ کە بە زمان بکرێ بەڕاستی یعنی ئەو قوتابێکی ڕازگۆ بێ قوتابێکی دەستپاکە بێ قوتابێکی بەڕەوشت و بە ئەخلاق و دڵسۆزە بێ نوێژ ئەمە فێری ئینسانەکە ئێتۆ نایڵی نوێژکەی ئەیدووسێ چی جوابی خواییتەوە ئێتۆ خۆت فێریەکەی کە خراپ بێکەواتە ئەی نوێژ ناکە ئەی چی بکە وانی ئەی دەستباتە چی کە نەچێت لەوەیە نوێژکە ئەی بچێ بۆ کوێ بۆیە حەقی خۆیەتی مامۆستاکان لەخوا بترسن
بەڕێوەبەرەکان بە هەمان شێوە کە زۆری لە سەریان نییە بێن نابێ بڵێ و قوتابێ نابێ بێڵی نوێژکە شتیوانێ لە ڕاستیە قەیچێکا لەبەر خوا بام قوتابیانە ژوورێکیان بۆ دابین بکرێن نوێژەکانیان بکەن ئامۆژگاری بکرێن لە ماڵەوە دەستێنج بگرن بێن لە قوتابخانە لە بەرماڵێک شوێنێکی خۆیان مەسەلەن لە ژوورێکان نوێژەکانیان بکەن و ڕێگیریان لێ نەکرێت چکە تۆ نوێژ یعنی ئەم قوتابیوی قسە لەگەڵ خوا بکات تۆڵی نەخێ قسەی لەگەڵ نەکەی ئێمە گوناحە بەڕاستی برا دژایەتی خوا گاڵتە نییە حەقیقەتەن خێرەوە مامۆستاگیان زۆر خۆشحاڵ بووین بە میوانجاری بەڕێزت بیرەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی ئامۆژگاری بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئێوارەی ئامۆژگاری ئەم ڕۆژمان هیوادارین کە جێگە ڕەزامەندی خوای پەروەردگار و هەروەها سوودیشی بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیاند بێت داواکارین لە خوای پەروەردگار کە ئەوانەی کە قوتابیان هەیە دایک و باوکەکان و هەروەها قوتابیەکان و مامۆستاکان و هەروەها وەزارەتی پەروەردە و هەموو ئەوانەی کە دەستیان لە پرۆسی خوێندنە هەیە بە خێر و چاکە خوای پەروەردگار هەموو لایەک موفق و سەرفراز بکەی و سەرکەوتویان کەی لە هەموو بەڵاو فیتنەیەک بیان پارێزی و وڵاتمان بەرەو پێش بەری بە ڕەحم و منەت و فەزلی خۆت والسلام عليكم ورحمة الله وبركاته